لێبێت ئەمڕۆ 23/12/2019 کاکە میلان داشێناتی بۆی کۆنتڕۆلی دەمودانی بۆ بکەین یەکەم جارە دکتۆری دانەبینێت تەمەنی 3 ساڵ و چەندێکە؟ 3 ساڵ و 5 مانگە لەم تەمەنۆمەتەوەی دەستکەین بە لەدانی فلۆراید ڤارنیش. فلۆراید ڤارنیش پێڵین بۆ یاخی دام بە کوردی میلان تا ئێستا دکتۆری دانی نەبینێ لەبەرەوە ماسک بەکاردانم بۆی نەترسێ. لەم کڕە میلانجان باکسەکەی فلۆراید ڤارنیش بەم شێوەیە کە دەبین بە دەستمانەوە ئێستا ئەمە براندێکی ئەمریکیە. ئەمە فلۆرایدی خەستە 15 جار لە هەویری دانی گەورە خەسترە 22600 ppm فلۆرایدی تایە. بەم شێوەیە ئەدرێ لەسەر دانەکان بۆ ئەوەی کە بیپارێزێ لە کلۆربوون. بەپێی ڕێنماییەکانی حکوومەتی بەریتانیا هەموو مناڵێک کە تەمەنی 3 ساڵی تەواو کرد دانەکانی ساغ بوو پێویستەکە ئەم دەرمانە بدرێت لە دانەکانی 6 مانگ جارێک لە پاش تەمەنی 3 ساڵیەوە. دەم کەرەمامە وا ئەگەر هاتوو مناڵەکە دانەکانی کلۆری هەبوو ئەوە لە باتی 6 مانگ جارە 3 مانگ جارێک لێدێ. دەم کەرەمامە شێوازی لە دانەکەی بەم شێوەیە هیچ ئەرک و عەزێت و زەحمەتیەشی نییە و تەنها فڵچەیەکە ئەگەر لە پێشەوە بیبینن ئەدرێ لەسەر دانەکان و بەم شێوەیە کە درا لەسەر دانەکان ئەم پارێزێت لە کلۆربوون. دەم کورەمامە باش دەستخۆش دانەکانی خوارەوەمان لێداوە دووارەیەکەینەوە و بینەکانیشی بۆ چاک ئەەکەینەوە. زۆر سپاس. ڕێنمایی پاش ئەم کارە بریتێرەوەی کە مناڵەکەتانی و سعدی شتێ ناخوا ناخواتەوە پاش نیم ساعتەکە شیرە بە قەسەڵ ئەخوا ئەو ئێوارێ شۆربە ئەخوا و شۆدان ناشوا بووی کە ددانەکان فلۆرایدی ناو ڤارنیشەکە هەڵمژن. وەک پایان هەمیشەیمان کە تەمەنی مناڵەکانتان بوو بە 1 ساڵ بۆمان بێنن بۆی کە ددانەکانیان پارێزن لە کلۆربوون تووشی ئازار و شەونخوونی و کێشەکانی تری دەمودان نەبن. ڕێز و حرمەتی دکتۆر موسا بەچاو خۆفەرموو.